لناو ملتی کوردا ئەوەی کە ڕێزی زۆر لێ دەگیرێت هونەرە بە تایبەت ئەو هونەرمەندانەی کە لە ڕابردوودا ڕێز و پێگەیەکی زۆریان لە لای خەڵکە بووە. حەسەن زیرەک یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە بە هونەری ڕەسەن دەناسرێت و زۆرێکەن کە لاسایی دەنگەکەی دەکەنەوە. جا ئەوڕۆ دەچمە لای ئازاد زیرەک کە دوای ئەوەی کە دەنگێکی زەڵالی هەیە و بە ئازاد زیرەک ناسراوە دەچین لای بەڕێزیان و هەم سەوتەکەی بیست دەبین و گفتوگویەکیش لەگەڵ ئەنجام دەدەین. کاکازە سڵاوت لێبێ سەلامەتیت بەڕێزی سوپاس دەکەم ببوورە فەرمدانیشە کاکازات خێربێ چۆنی الحەمدولله ئێوە چۆنن باشن مەمنونم سوپاس دەکەم سەلامەت بێ. بۆچی نازناوی ئازاد زیرەکیان پێ بەخشەوی ئەو زیرەکەکە لە چێ هاتووە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێز دەکەم لە کاچی وێنەگرو تەواوی کارمەندانی ئەم کەناڵە دەکەم. دەنجی حەسەن زیرەشی ماشەڵڵا زوڵاڵە ئەو کاتێککە ئەمن جێم لە دەنجی دەبین لەگەر مێشک و هەناسە و قورگ و سینگم تێکەر بووە زۆرم دەنگەکە پێ خۆشە و کاک حەسەن زیرەشم زۆر خۆش دەوێ وەکو ڕێزەک حەز ناکەم دەنگەکەی بمری. ئەوە بە حەسەن زیرەکەوە دەست پێ بەڵێ خۆشی حەسەن زیرەک بەڵێ دەرێ ئەو مریەمەی خۆم دەیزانێم بەردی بۆم چێشێم باشانێم شەو و ڕۆژ لە خێزمات مریەم هێشتا منایەتە بە گیانێم ئەو مریەمەی خۆم دەیزانێم بەردی بۆم چێشێم باشانێم شەو و ڕۆژ لە خێزمات مریەم هێشتا منایەتە بە گیانێم. کاکازات ئەوەی من ئاگادار بم کە هاوسەریشت نەماوە بۆچی تەواو ئێستا هاوسەرگیریت پێک نێناوەتەوە؟ بەڵێ وەڵی کاکە ئەوی ڕاستی بی مەسەرەن ژیان بە پارە دەسوڕێ ئیتر ئەوەی کە هەم بوو نەبوو هەمووی ڕۆی بەڵام جارێک مانجی دوو هەریێرخوانە تەلەفۆنم لەگەک تەشیریا کرد قسەی خۆشم لەگە دەکرد قسەی خۆشی لەگە دەکردم بە گۆرانی گوتن بە گۆرانی لە گۆر دەگوتمەوە وەکو برادەر بووین ئەمە کەس ئەریێرخوانە دانیشتە بوو وتی ئەری مامە ڕوخسەت هەیە دەبێت دەکرێ مەژدانیشی ئەگەر گۆرانێکی جۆمە بدەی گوتمە حساییە هاتم لە لای دانیشتم وتی مامەجان وا بزانم خێزانن نییە گوتم ئەرێ وەڵا نیتم وتی ئەمن خوشکەشی خۆم هەیە دەدەمێ خوا کاری ڕاست بینێ گوتی پارەشی هەیە خانیشی هەیە گوتم کوکووی گوتی ئەتو ئێوارێ وەرە دووسێ کەسی خرکەوە برادری خۆت و مەسەر خوشتی هەبی خێزانی هەبی وەنیا وی پسەندێک ژن و ئافرەتە بی لەگە پیاوان مەلای دەینین و لێتمارە دەکەم وەڵا ئیتر هەندێک نەفەرم پێیا کرد ماشەڵڵا ڕێزم هەیە ئەوڕۆ نەفتە ناشکری برادر هەیە وەکو دوو پشک پێدوە دەدا وەلەوەم دوحایە دەکەم دلم یا ڕەبی خوای ئەوەی کە لێی تێکدام برادریشی ڕۆح بەڕحم بوو بەخوای کە لێی تێکدام ئەمن هیچ چیز نادەم دلم یا ڕەبی خوایە یعنی مەسەلەن بۆ نمونە ڕقەمی لێوی وەرگرت گوتی کاکە تۆ ڕقەمەکەی خۆت بدەمە ئەمن خوشتی خۆم و مەسەلەن داچی خۆم و خزم و کەس و ئەوانە خڕ دەکەمەوە دێنە داخوازی گوتی کاکە حەقی هیچ نەبی مەسەلەن ئەمە تو لەعنەی پارە نا بەس هەندە خەرشی خڕکەی یعنی وەبی جیرانەکان بزانن ئەمە کسمان بەمێر دەدەین گوتی باشە کاکە چ بکەین چ نەکەین وەڵا لۆس بێ ئێوارەکە چون کچەمان دیت خوا کاری ڕاست بینی گوتی مەلاش دەگەر خۆتان بەس گوت ئەوە بەمی گوت ئەو کوڕا کورنەوە خوانە خواستان نەقوستان بی کورە گەشکەی هەبی کورە مەسەلەن زۆر پیر بی یخونی کاکە گوتی من مەلای ببین و دواش گوتی کاکە ئازاد تو جارێک زەرەر کردیە با نەفتە دوو ئەمشت بەڕاستی بۆم زانی داخۆ لەگەر هەنا و هەناسەی منە قسەکانی تەواوە نەمزانی بەداخەوە خەنجەرم لە پشتەوە لێ دەدا کاتێک ئەمە چوونی وەزعەکەمان دیت ماشەڵڵای دەویست ڕووی سپی بی بەڕاستی مارەشی زۆر ڕێک و پێک بوون بەڕاستی نازانم وەسوی چێن دەریان بکەم گوتیان کاکە مادەم وەی لێ هاتن ڕێک نەکات سبەی ئێوارە وەرن مارەکەن سبەی ئێوارە گوتی سەعات 8 وەرن کاکەم عەفتونی و تەلەفۆنی لۆ ئەو کوڕی کرد گوتی وەڵا مام ئازاد سوحبەتێ دەکا ژنی ناوێ کورە بابە مام ئازاد گوتی حازرم ژنی بینم و ئەمەش کچی خۆمانی دەدەینێ و هیچ دوعای لێ ناکەم دڵنیا ڕەبی خوایە نابی ئەو قسەش ئەوە بکەن یعنی کورە بێت من نەحقی خۆمەوە نیام هەموماندی بوون و قوربەسەر وشتم کردیا گوتم ئیشەڵڵا دەکەوتە سەر حارەبانەی بەو چاوانەی خۆم ببینم سیارەکەی وەربگەڕێ بەڕاستی چکە هەر کەسە دوو دران لێ بکە ماری کاول بیار بیا حەز دەکە بە ئەمن بە منی کاکە ئێستا بین لەگە نەما بینیم لەگەری نەما هەموو ڕۆژە هاواری خوای دەکەم دەبیا ڕەبی خوای بیر بینم دەسە حارەبانەی بی چکە خۆش نییە کاکە
ژیانەکەی لێ تێکدام چکە خی گەورە دەرێ لە تو هەرەکەت لە من بەرەکەت ڕێزم هەیە حەبدەکان تێکچیاندایە ئەگەنا خی گەورە سوبحانەهو وتعالە لە کەس تێک نادا چیرۆکێکی ناخەژێن بوو با بڕێک هەم دلی بەڵێ. جەنابەت خۆشکەین و هەمیش دلی بینەرانی کۆباس جگە لە حەسەن زیرەک گۆرانی مامۆستا- نەرمەندێکی تر بەڵێ مامۆستا محەممەدی مام لێ بەڵێ دەرێ تۆم بڵێ هەنێ ئەم پێ بدایە تا من بارەوەیە جوان بمەوە بمدارێ مایە تێکی تایهڕ لام لێوەت بە جوان بمەوە شێخی سایان حیان بۆچی جا گایاور لە ئیسلام وەرگەڕایە خۆم خەریهەکەم بۆ کچایە شێخێ پەشێ مان بمەوە ڕەحمەتی خوا لێبی تاوەکو ئێستا بیرت لەوە نەکردوێتەوە کلیپێک دەربێنیت یان خود لە کارە سینەماییەکان بەشداری بکەیت بەڵێ بەڕاستی حەز دەکەم مەسەر بێنەگە حکومەت یارمەتیم بدا دەتوانم فیلم تەمسیلی جوان ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەگەر کات هەیە دەتوانم مەقتەعچکەجان جوان لەو جێڕمەوە زۆر چاکە جارەچیان ئەلێکوانە هەیە لەو بەری دانیشتە بووم بەرامبەر ئەو مەتحەم ئەوە هەیە بڕان ئەوتە لێدا ئەوها دانیشتە بووم ڕەمەزان بوو مامۆستایەکی ئاینی هات سیارەکان هۆیەوشی تورکمانەکان لەبەر دەمم ڕای گوتی کاک زیرەکماندی نەبی گوتم سەر هەردوو چاو مامۆستا باشی گوتی ئەگەر ئیشن نیە دەتانی ئیشە چ خێرە هەیە لەگەرم بێ فەرموو مامۆستا وەڵا ئەمی لە پێشەوە لەگەری سوار بووم و سور فیرێدا و لە هەولێر چووینە دەرێ مارەك لە مارەکان نازانم چ معەلەک بوو ڕاستی نایە چکە شەوەم چوزان بەگەروی کەتیمە شەویش بوو سەعاتێک بوومە لابانجی دابووم پاش فتارکردنەوەی لە دەرگایەکی داخانێک بوو دوو غرفە و هەیوان بوو خوددەرکەچی کچکۆکەی پێوە بوو کاکە لەگە دەرکەی کردەوە لەگە مامۆستا پڕی دا گەنجەکەی قیزما بوو بخوا ئای بە قوربانتان بم و چۆن و باشن و وەزەتان و کو ئەو حاردەتان هەروە خۆرە و کو بە منتان نەگۆتێ و لۆتان سەبکەم و لۆتان سپیکاری کەم و لۆتان چاکەم و گوت بە قورعان بێ و مامۆستایە ئیلا مەلایکەت بی و باری لێ بوویتەوە کە بیتە عاردی وەڵا چوینە بن هەیوانێ سەلام عەلەیک عەلەیکوم سەلام خێزانی کوڕەکەی بە خێراتنی کردین و ئەمەش دانیشتین مامۆستا دانیشت و گەنجەکە لێوێ ئەمش لەو تەنیشتەی مامۆستای گوتی خۆ نانتان نەخواردیە ئەمش بەڕاستی پێم حەی بوو برێم وەڵی برسیمە و نانم نەخواردیە و دەنگم نەکرد مامۆستا کوتی بابە ئەو ڕۆیە فتارمان کردیتەوە ئەمە ئەو ڕۆیە ئەمە ڕۆژیمان شکاندیە ئەنگۆ کوونە باشن چاکن بەڕاستی داوای لێ بردونم هەیە دێگۆ کاکە دەبام شەو ڕژاگام نەنگۆبی بەخوای ئەمشە هاتەمە شەوە زعکەم دەکرد لەن کاوەک لەو غرفەی تەنیشتی کچەک هاتە دەرێ دوو چاو دوو ئاوی پێ بوو چاو ئاوەشیرۆ مندانا چاو ئاوەشیرۆ مامۆستایدانا گوتیە من یاخۆ بەخێر بێ کچەکە مەکسەکەی ئەوانە نەداهێنا و ڕاست چۆچی لۆ من چەقان دەگوتی وەزعت کووە لەخوای بەزادی باشم گوتی ینی تەراقتدا گوتم بەڵێ یعنی جوایز بیەوە گوتم گوتی بە مێشکماندیان بەجەستا گوتم وەڵای بە مێشکماندیمان گوتی نەحەق نییە ئینسان کە جوایز بەوە دریتون دەبی مێشتی ماندی دەبی چ دەکەی چ ناکەی چەندت پارە هەیە گوتم وەڵا 5,000 تەبە گوتی مشکلە نییە ئەمە 200,000 هەیە گوتم گوتی 150 براژنمە دەکات چەند 350,000 گوتی مەس دەکەین باشە گوتی دوو دۆشەک و دوو بالیف و بەتانیەکی گەورە و تەلەڤیزیۆنێک و بتلە غازێک و سێک بەسە لێومە گوتی ئەو خانەژی خۆمانە دیوارەش لێو مەعبەنەی دەکەین باکاک و براژم لەو لایە بن ئەمەش دۆخمان لەو بەرەی دەبین ئێستا ژۆ مامۆستاوا دانیشتە لێرکوانە لێکمان مارە دەکاو با مامۆستا بڕوا و سبەینێکە لێ خۆمان پێکەوە لەگە برام دەچینە مەحکەمەی خۆم لێ مارە دەکەم مامۆستای ئاینی هەراو بەزم لەگەڵەوە ئاوڕێداوە گوتی کچێت و ئاگال لە خۆیە مارەکردنی چی و عارێکی و کابرا بە زمانی خۆی پێت دەرێ کابرا قوربەسەی دیناری لە باغێری نییە ژنی لۆ چییە گوتی مامۆستا لۆ تۆ کوڕ لۆ من نەینە ئەم مێردی پێ بکەم گوتی نا بابە ئەم لۆ خۆم لۆ هینای هاتیمە من لە خۆت مارەکەم چکەم سێم هەیە دەیکەمە چار شەرع ڕێیدا چکە شەر ڕێ نەدا ئازاژ نییەبی شەر ڕێیدا و مامۆستا دەبی چاژ نییەبی گوتی مامۆستا گوتی بەرێ گوتی زۆر سەهووی ئەتوو سکە سێژنت هەیە لە بەسەی وابی داخۆلەکن هەمینی لە هەمینی وابی داخۆلەکن گوستانی لەکن هیچ شیانی بەس خوا دەزانی لە چێل چکە بەس خوا ئاگای لە درەکان و لە بەشەرەکانە ڕێزم هەیە گوتی زۆر سەهووی کە ئەمن مێردبەتوو بکەم و چاوەڕێکم تا بەڕێزت کەنجیندەیەوە مارێ گوتیەوە فەقیرە گوتیەوە فێرە ئیشتی دەکەم بە عارانە بەنچی پێیا بکاتن لۆ خۆی ڕۆژانە ئیشێ بکاو و یەکسەر دێتەوە کنەمەن ئەو لا ئیملای نییە
لو خمر بيك شباب كم إشيب كاو دود يعني بهذا كاو لو خد خونس بيق ودني سبيس متوني ما مستعجل قلت يعني أتو شكون من نيتم لي هنا قلت ما مستعجل نيت مساعدني بس ده لأن يشكرني ولا روجي قلتني أوش نيتي جيني ناتي نا والله دري بوق يا لسر زيني يا رزق ونصيب شكوا هاي دي خوايا يعني بنصيب دبيان بنصيب النبي شكون أنا ودست شيء ده دقيقة وماري يا كابرا دمري يا جنك دمري يعني تبريك كابرا مردو جنك ميدينة كاتو يا جنك كمردو كابرا جنيني أوش تاني لجوري قلت ما دام ويا حستك عقارات بيشن كو بابروين أو حرام أو جنادته ما أو جنادري أمي بتو دكم قلت يا خنيتي مني لي حرامة قلت ما مستحق حرامة ده ما دام ليك ما الماركة ونيا تخاف في زدبي لقد دستي مني قلت ما مستوى لقى مني برنك تراجع شام هذا كي عشي والله قلت نابي وشتا تبين بي كما تسار شرع ريدايا امريزم هي بالسرمانة زور نبي هي حياة سطع ده حياة سطع بينزا سطع شاشة مكان ينزواز كدي جوا زور بدو عندي اسلام ريزم هي خواي قوله هر برزو بريزم هاري لخبي حلال وبزلته حرام اليوم الحرام بو والله يتر كدست راجع شام هذا كي عشي ام دي برده دري كتكت كتدون قريا كنت ما مستعجل قال له خوش درنا عليك ما معركه وما مستعجل ما مستعجل الله تسمع جدي كم ليك ما معركه او خير خويا لباش نتفي إذا عندك خوينا مزاني تخاني يعني تخانيك أخبار شوي أم نمزاني أم دبشي ودبا ليه ما قلت أنا أبو لا أخذ الشكاوى هنا كابلا شوي قلت كرك قلت ما دام ما مستوى أو جاي ما مستوى بريزم يا برك أو لا أوي يا أبو والله يترهاتي ندري شو في السيارة ده وأمني هنا وقال لك أنا داين يا أمو قلت قدم دزاني تخنزري اليوم ده قلت ما مستجد أم بعياتي هتساقم دزنا دايتي أم خنزري لولا تبدا دلوقتي لو خد أم ندبرديا أم نمزاني ده أخوة دم بي خير خدك بس نمزاني توشي وبس ما يدبي والله إدي ما مستوى أم ديانا وراسته ورب راس روي مرعبين يخدموها يعني ريزم هي بابا گۆرانیی حەسەن زیرەک کۆتایی بە چاپێکردنەکەشمان بێنێ پارێزی چاود ماز دەکەم دەرێ هەوەکو چێستایانی بێستۆن دایمان دڵێم پێرتەمان تازۆ بلە یار دامێنم جوانە و دەرهەق من مەیلی کامایە يارم إيجايا زايم بيدا والله ما تكم أولي ودمايا قور قوهاير قايا وهاري مرو سند حوزي كايا وساري خوش لولا آيا ويا زمزم هاوري حجاجي دايتنا ساري دوايق ما ياتهم لكرد والله نسيق بو آيا بروم باريا بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی کە گوێ بیست قسەکانی مامازاد زیرەک بوو کە سەوتی هاوشێوەی حەسەن زیرەک کە هونەرمەندی دیار و ڕەسەنی کورد بوو و باسی دوو چیرۆکی ناخەژێنی ژیانی خۆی کرد وەکو خۆی دەڵێ کە چەندین هاوڕێی خەنجەریان لە دواوە لەیداوە و نیان هێشتووە کە ژیانێکی ئاسوودە بەڕێ بکات.